بەڕێوەبەرەکەم لەگەڵ خێزانەکەیدا بەشداریان لە خۆپیشاندانەکەی سلێمانی کردووە بۆ پشتگیری لە خوشکوبرایانمان لە ڕۆژاوە دەمەوێت بزانم دڵی ئەوان ئەمڕۆ چی دەڵێ. سڵاو لێبێ کاکاوان. سڵاو ماردی خان. دەست بخەرە سەر دڵت. پێم بڵێ دڵت چییە؟ دڵم هیوا خوازێ بۆ ئازادی ڕۆژاو و سەرکەوتنی کورد و نیشتیمان. سڵاو لێبێ خاتوشێنێ دەست بخەرە سەر دڵت. پێم بڵێ دڵت چییە؟ ئەڵێ یان سەرکەوتن یان سەرکەوتن. خۆش. دەست بخەرە سەر دڵت. دڵت چی ئەڵێ؟ دڵمەڵێ کە کوردستان بە هەر سەرکەوتوو بێ. زۆر سپاس بۆ تۆ. دەست بخەرە سەر دڵت کاکەمەن. دڵت چی ئەڵێ؟ دوم دەوێ بژی شەرەفات. لروجا شو خوينتها دنگ شري آزادي بلند هر دم شروان لبرخت ناگر بدل ناسب ريا سرفرازي دايكن بچاون خوين بار لە هەموو سات و بارودۆخێکە تۆ قسەی خۆتت هەیە و هەڵوێستی خۆتت هەیە. پێم بڵێ بۆچی ئێستا لە سلێمانیت و لە ڕۆژاوانیت؟ لە ڕاستیدا ڕەنگە لەم کاتێ ئێستادا ئەم جۆرە خەباتش کە ئێمە لە سلێمانی لە ڕووی میدیاوە لە ڕووی خۆپیشاندانەوە لە زۆر سێکتەری دکەدا کە ئەنجامەدرێ بۆ شەڕەوانان گرنگ بێت بۆ ئازادی ڕۆژئاوا و نیشتیمان گرنگ بێت. بەڵام هۆکاری ئەوەی کە من ڕاستی زۆر هەوڵمدا بڕۆمە ڕۆژئاوا بەڵام من بەهۆی هۆکارێکەوە کە قەدەغەی گەشتم هەیە لە هەرێمی کوردستان ناتوان بڕۆمە دەرەوەی هەرێمی کوردستان. وەگەر بەیانیش دڵنیایم پێ بدەن نەتوان بڕۆمە دەرەوەی هەرێمی کوردستان من هەر بەیانی ڕۆمە ڕۆژئاوا و هەتا ئەو کاتێک کە پێویست بێ بە هەر شێوازێ پێویست بێ من ئامادەیم تێدایە کە بۆ ئەم نیشتیمانە پەروەردەی من نیشتیمان لە پێش هەموو ئاڕاستە و لایەن و بەرێکەوەیە بۆیە بۆ نیشتیمان هەر شتێکە پێویست بێ من هیچ کات نەدرێغیم کردو و نەئەشیکەم. کەواتە وەکو هەڤاڵانمان و شەروانان ئەڵێن یا سەرکەوتن یا سەرکەوتن. Thank you.